پرسێکی دیکەی گەرم پەیوەست بە ئێرانەوە باسی ئەوە دەکات کە ئێران و سعودیا زیاتر لە 6 ساڵە هیچ پەیوەندێکی سیاسی و دیبلۆماسیان پێکەوە نەماوە و هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی پەیوەندەکانیان تا ئێستا ئەوەی کە هەبووە بەیاکان بووە. بەسەردانی سەرۆکی ئەمریکا بۆ سعودیا و ئاسایی بوونەوەی پەیوەندەکانی نێوان سعودیا و ئیسرائیل چاوەڕێ دەکرێت ناکۆچیەکانی نێوان ئێران و سعودیا قوڵتر ببێتەوە. ئێران و سعودیە وەک دوو جەمسەری شیعە و سوننەی وڵاتانی ئیسلامی هەر لە سەرەتای دامەزرانی کۆماری ئیسلامی ئێرانەوە وەک دوو ڕکابەر دەرکەوتون، بەڵام 6 ساڵە ناکۆکیەکان قوڵتر بوونەتەوە و دوو وڵات هیچ پەیوەندیەکی سیاسی و دیپلۆماسیان پێکەوە نەماوە. ناکۆکیەکانی ئێران و سعودیە ساڵی 2016 و بە لە سێدارەدانی باقر نەمر کەسایەتی شیعە گەیشتە لووتکە لە ئەنجامدا باڵوێزخانەی سعودیە لە تاران سووتێنرا و بەم هۆیشەوە پەیوەندەکانی سعودیە و ئێران پچران. سعودیە و وڵاتانی عەرەبی هاوپەیمانی حکوومەتی ئێران بەوە تۆمەتبار دەکەن کە دەستی هەبووە لە هێرش بۆ سەر باڵوێزخانەی سعودیە لە تاران و خەریکی جێبەجێکردنی پرۆژەی هیلالی شیعەیە کە سعودیەش دەگرێتەوە، هەروەها خەریکی دەستوەردان لە وڵاتانی عەرەبیە و لە شەڕی ناوخۆیی یەمەندا پشتیوانی لە حوسیەکان دەکات و لە هێرشی موشەکی حوسیەکان بۆ سەر ئارامکۆش دەستی هەبووە. لە ساڵی ڕابردوودا بە ناوبژیوانی حکوومەتی عێراق 5 گەڕی دانوستان لە نێوان ئەم دوو وڵاتەدا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان لە بەغدا بەڕێوە چووە، بەڵام هیچ دەستکەوتێکی نەبووە. سعودیە داوا دەکات ئێران دەسوەردانی لە وڵاتانی ناوچەکە ڕابگرێت. نوێنەری سعودیە لە گفتوگۆکانی ڤیەنا بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی بەشدار بێت و ئێران کۆتایی بە پشتیوانیکردن لە حوسیەکان بهێنێت. گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و سعودیا بابەتێکی لە مێژینەیە، بەڵام بە دیاریکراوی ماوەی 6 ساڵە هیچ پەیوەندێکی سیاسی و دیبلۆماسی لە نێوان ئەو دوو وڵاتەیان نەماوە، هەرچەندە عێراق 5 جار کۆبوونەوەی کردووە لە بینی ئەو دوو وڵاتەدا لە عێراق وەکو نێوەندگیریەک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکان، بەڵام ئەو کۆبوونەوانەش بێئەنجام بوون. کەواتە قسەی زیاتر لەسەر ئەم پرسە دەکەین بە میوانداری بەڕێز جەلیل ئازادی خواست، چاودێری سیاسی کە بەڕێزیان لە واشنگتنەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز جەلیل ئەم کاتتان باش، سپاس بۆ ئەوەی کە ئامادەن لەگەڵمان. دەمانوێت بزانین سەرچاوەی کێشەکانی نێوان سعودیە و تاران چییە؟ سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ هەموو بینەرانی کوردستان بیستوار، سپاس بۆ کاتەشکەستانتان لە ڕادیا و خۆش کە بەشێک لە قسەکانتان ئاماژەتان پێدا کێشەی نێوان و ئێران و عەربستانی سەعودی کێشەیەکی لە مێژینەوە ئاڵۆزە. کۆمەڵێ فاکتەر لەو بینەدا ڕۆڵ دەبینن کە هەندێک لەو فاکتۆرانە لە ڕاستیا من دەتوانم ناویان بنێم فاکتۆری نەگۆڕ. هەندێک فاکتەریشن کە ئەو فاکتەرانە دەگۆڕێن و ئەو فاکتەرانی کە دەگۆڕێن زۆر جار پەیوەندیەکانی ئێران و عەربستانی سەعودی لە ئاستێکی زۆر نزم و داردا لە یەکجا دەکەنەوە. ڕەنگە لەو ئاستەدا بێت کە 6 ساڵ پێش باڵێۆزخانەیان هەبوو بە هەندێک عەلاقاتی پرۆتۆکۆلی و فۆرمولی ئەوانەیان هەبوو، بەڵام هەندێک فاکتەری نەگۆڕ هەن کە زۆری پەیوەندی بە ئێرانەوە هەیە. بۆ ئەو فاکتەرە نەگۆڕانە بەردەوام ژایەتی نێوان عەربستانی سەعودی و ئێرانیەکان تازە دەکەنەوە و نوێی دەکەنەوە. یەک لەو فاکتەرانی کە دەمەوێت لە ڕاستیدا ئاماژەی پێ بدەم لە ئێراندا کێشە نەبوونی دەوڵەتی مەدەنیە. لە ئێراندا دەوڵەت مەفهوم مەدەنی و ئیمڕۆژەکەی نییە، یعنی دەوڵەتێکی مۆدێرن کە سەرچاوەکەی پەسەندێتی خەڵک و کارکردن لە پێناوی گەشتکردنی کۆمەلگا و فراوانکردنی ڕەهەندەکانی ژیان و خۆشگرانی و دەسەبەرکردنی ئازادی کۆمەڵایەتی سیاسی بێ نییە. لە ئێراندا مؤسسەی دەبەلا هەیە ناوی دەوڵەتە، بەڵام لە ڕاستیدا دەوڵەت نییە و مؤسسەیەک کە لە خزمەت دیندایە و لە خزمەت گەشتکردنی جۆرێک لە ئایدۆلۆژیایە کە ئەو ئایدۆلۆژی خۆی سەری ناسازگاری هەیە، هەم لە ئاستی منطقەکە هەم لە ئاستی دنیادا. ئەمە تەنها لە پەیوەندی لەگەڵ عەربستانی سەعودیدا ڕاستی بەردەستە نابێتوانێت. هەر ئێستاش لە پەیوەندیەکانی ئێران و ڕۆژئاوا و لە دانوستانەکانی فایلی ناوچەی ئێراندا ئەم نەبوونی دەوڵەتی مەدەنیە بە بەربەستێکی زۆر گەورە. مەسەڵەن بۆ نمونە ئێمە دەزانین کە شتێک بۆ ڕێککەوتن دەستەبەر کراوە، بەڵام ئێرانیەکان تەنها لەبەرەوەی ئیمزای ناکەن کە سوپای پازاران دەبێت لە دوور بێتە دەرەوە. بۆ چون دەوڵەتی ناتوانێت عەلاقات سازگار بێت لەگەڵ یاسا نێونەتەوەیەکان، یاسا جیهانیەکان و یاسا ئەقلیمیەکان دەستەبەر بکەن. کاک جەلیل، کام وڵات زیاتر پێویستی بەوەیە پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە لەگەڵ ئەوی دیکەیە لە نێوان تاران و سعودیە؟ لە ڕاستی ئەوەی ئێمە دەیبینین ئێرانیەکان تەنها پەیوەندیەکانیان لەگەڵ عەربستانی سەعودی خراپ نییە، پەیوەندیەکانیان لەگەڵ بەشی زۆری وڵاتانی ئیسلامی و عەرەبی خراپە.
لە ڕاستیدا نەبوونی پەیوەندی لەگەڵ عەربستانی سعودی یا خراپبوونی پەیوەندی لەگەڵ عەربستانی سعودی لەلایەن ئێرانیەکانەوە بەمانایەک لە مانەکانیانی خراپی پەیوەندیەکانیان لەگەڵ هەموو وڵاتانی عەربی بۆ وڵاتانی ئیسلامی بە مەفهومێک چون ئێمە دەزانین کە لانیکەمەکەی لە بوار و لە ڕەختە ئابوووریەکەدا و لە ڕەهەندە فکرەکەدا عەربستانی سعودی زاڵە بەسەر کۆمەڵی عەلاقاتی نێونەتەوەی پەیوەندی ناوچەی و جیهانیدا ئەمە لەلایەک لە لای دیسانەوە ئەوە ئێرانە کەوتۆتە گەماروی وڵاتانی ڕۆژئاوایی ئەوروپا ئەمریکا تەنها کۆمەڵە وڵات زۆر بچووک و بێکاریگەر پەیوەندیان ئێران هەیە کە بەشێکیان لە ئەمریکای لاتینن و بەشێکیان لە ئەفریقان لەبەرەوە ڕوونە ئێرانیەکانن پەیوەندیان پێویستە لەگەڵ عەربستانی سعودی لە خۆی ڕەهەندەکانە نیازیان پێیە ئەمە بۆ مەعنا نییە کە عەربستانی سعودی بەم پەیوەندیە نییە بەڵام زۆرتر ئەمان نیازیان هەیە و نیازەکەشی استراتیژیکە نزیکبوونەوەی وڵاتانی سعودیە و ئیسرائیل لە یەکتری چ کاریگەریەکی دەبێت بەسەر ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی سعودیە و تارانەوە گومان لەوەدا نییە نزیکبوونەوەی عەربستانی سعودی ئیسرائیل دروست بوون و پەیمانەی کە ئێستا باسی دەکەن ناسۆی عەربی پشتگیری ئەمریکایەکان ئەوە بۆ یەک کاسەکرد شەبکەی پارێزگاری ئاسمانی وەهێنانی گومبەتی ئاسمانەوانە هەموو ئەو هۆکار کە دژایەتێکە و دابڕانەکەی نێوان عەربستانی سعودی و ئێران پاڵاوانتر و هەراوتر دەکەن کۆمەڵی شتی کەشێ ئێرانیەکان لە ڕاستیدا لە سینەمای دەستەبەرکردنی بەرژەوەندی ئێران ئیش ناکەن لەسەر ئایدۆلۆژیە کارەکەن ئەوەی هەیە ئیمپراتۆریەتێکی شیعی دروستکراوە ئیمپراتۆریەتی شیعە ئێرانیەکانی وای لێ کرد دانوستانەکانیان لەگەڵ عەربستانی سعودی باس دانوستانی سنووردار بکەن مەسەن کاتی لەگەڵ عەربستان وایە عەلاقات دیپلۆماتیکیان لەو ئاستا دروست بکەن کە دژایەتی عەربستانی نەکەن لە حەزفی تانگێزی نەکەن لە عەربدا کەندا و ڕێکخستن نەکەن کۆتایی دێ بەڵام وانە عەربستان ئاشتیی بەرفراوانتری لەوەی دەوێت ئەمان دەبێت لە سووریا بکشێنەوە دەبێت لە لوبنان بکشێنەوە دەبێت لە فەلەستین بکشێنەوە دەبێت ئەو ئیمپراتۆریەتی دەست و پەیوەندی دروستەکانەوە زۆر باشە کاک جەلیل هەر لە چوارچەوەی کاریگەریەکانە دەتوانین بڵێن ئاگربەستەکەی یەمەن دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر هێورکردنەوەی دۆخەکە لە نێوانە و دوو وڵاتەدا هەر لە ڕاستیە هەر لە ئێستاکە و تازەکردنەوەی ئاگربەستەکەوتنی ئاگربەستەکە جۆرێک هێوربوونەوە دەبین لە پەیوەندیەکانی ئێران و نێوان سعودیدا وهروەها ئەو پێنج کۆبوونەوەی کە لە عێراق کراوە بەشی زۆری پەیوەندی بۆ ئاگربەستەوە کراوە کان کە مەیلیان لەسەر بوو ئاگربەستەکە تازە بکەنەوە ئەمە نیشان دەدا بڵێ کاریگەری هە بۆ لەسەر ئارامبوونەوەی دۆخەکە نەک لەسەر نزیکبوونەوەی پەیوەندیەکان پەیوەندیەکان نزیک نابنەوە نقاط استراتیژیکی زۆر گرنگی تێدایە عێراق زۆر هەوڵداوە کە هەتا نەگەوان وڵاتانی کەنداویش ئێمە ئاگاداری کە هەوڵیان داوە علاقاتێک لە بینی ئێران و عەربستان دروستکەن بەڵام ناکرێت ئەو نقاط استراتیژیکە دەبێت چارەسەر بکرێت هەتا خودی بن سەلمانیش لەم کۆبوونەوەی ئاخریان کۆبوونەوەیان هەبوو بەناو ئاسایش و گەشە تا عەربستانی کۆشێکی بێتەوەی بۆ گەشتکەوتی ئابووری و گەشت فەرهەنگی داوای لە ئێران کرد بێتە ناو پەیمانەکەی ئێران ناتوانێەوە بەڕێز جەلیل ئازادی خواست چاودێری سیاسی لە واشنگتنەوە کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس سپاس بۆ ئێوەش